خەڵکی کوردستان ێوارەتان باش گەرچی ئەو ڕۆژی ئازیەتی و ماتەمینەی ئێمە بوو و من قەرار نەبوو بێمە خزمەتتان، بەڵام گرنگی مەسایل ئەوەندە هەیە و ئاڵوزی بارودۆخی کوردستان ئەوەندە هەیە کە تۆ ناتوانی بێتەفاوت بی بەرامبەر بە ئەوزاو ئەحواڵی کوردستان. مەسائلی ئینسانی و مەسائلی شۆڕشگێڕی و مبارزاتی بە ئێمە ڕەبتی هەیە. تۆ ئەگەر خۆت وەکو مرۆڤ، وەکو بوونەوەرێکی ئەخلاقی، وەکو بوونەوەرێکی مەسئول و بەرپرس لە کۆمەلگایەکە تعریف بکەیتەوە، بۆ خۆتیش ڕۆڵ و نەقش و مەسئولیە تعریف بکەیتەوە و لە هەمان کاتدا لە هەموو مەسائلێک و لە هەموو کێشەیەک کە کێشەی ئینسانیە بەشداری ئەەکەین. ئێمە لە فەزای کوردستان ئەڵبەتە ئەبینین ئینسانهایەک قامەت بچووک، ئینسانهایەک دەرک زەعیف و بەغایەت نادان و نەفەهم کە خۆیان کردگەسە پێگەی مەشروعیەتەم کۆمەلگا و گەرەکیانە بە عنوانت دەم چەرمگ و صاحب حەق لە هەموو جێگەیەکە داوەزن و پێیان وایە کە ما بەقیەی مەردەم ئینسان هایەکن کە دەرکێکی سەخیفیان هەست بە نازانن وزاعەکە بەرەو کوێ ئەڕوا. واجب بوو تحلیلێکی ئەم نووسراوەی کاک عەبدوڵای موحتەدیە بکەین کە تقریبەن زیاتر لە 24 ساعتە لەسەر پیجە فەیسبووکەکەیسی و لای ناوات سەرەڕای ئەوەی کە زۆر کەسێک ڕەخنەی لێگرتووە نەخدی کردوێتەوە ئەو لای ناوە. لامان کاتدا لە پڕێکە ئێمە دیمان ئەو ڕۆمەلا بەختیاریش گویا بە پیر عەبدوڵای موحتەدیوە هاتووە نامەیەکی ئاراستەی دام و دەستگای حکوومەتی و وزارەتی داد و سەرۆک کۆماری ئێران کردووە. بەرەبەرە ئێوە تەماشاکەن ئەمانەی کە ئێمە پێمان وتن فەعالی مەدەنی یەواشیواش سەرکە لێشیان پیا ئەبێت. داستانەکە چی بوو؟ داستانەکە ئەوە بوو کە ئەوەی کە بەری بە ئیعدام ڕامین و حوسێن پەناهی گرت مەرجی کتوپڕی نیشتمانی حوسێن پەناهی بوو. حاکمیەتی جمهوری ئیسلامی دەیزانێت و دەزانێت ئەگەر دوای مەرگی کتوپڕی نیشتمانی حوسێن پەناهی زەربەیەشی بە ناوی ئیعدامی ڕامینیش بدایە، ئەو هاو دەردیە لە ناوە وجدان نووسووی میلەتی کورد دروست ئەبوو و ئەگەری دروستبوونی ئەو هاو دەردیە، هاو سۆزیە، هاو دڵیە لەگەڵ بنەماڵەی حوسێن پەناهیە لەلایەن مردم و کوردەوە بۆ جمهوری ئیسلامی یەکجار خەتەرناک بوو. بۆی جمهوری ئیسلامی دەستی ڕاگرت. ئێوە ئەگەر سیرتا کردوێت تاریخی نامەکە و پۆستەکە ستاتوسەکەی ئاغای موحتەدی، هەمی دیۆکە ئێوارە ساعتی 5 ئێوارەیە، یعنی کاتێکا کە ڕامین ڕۆشتوتە ناو بەندە عمومی. تاریخ داواکاریەکەی ئاغای مەلا بەختیار ڕۆژێک دوای ئەوەسە کە ڕامین وا لە بەندە عمومیە. من دێمەوە سەر ئینشایەکە ئاغای موحتەدی کردوێتی لەو نامە، بەڵام گەرەکمە پێشووتر کل لە نامەکەتان بۆ باسکەم. ئەمەی کە جمهوری ئیسلامی خۆفی کرد دوای مەرگە نیشتمان لە ئیعدام ڕامین، هات کردیت و ئابڕوو بۆ عیدەیەکیش بسێنێتەوە. ئەو ئینشای ئاغای موحتەدیە دیکتە کراوە پێی، یعنی پێیان وتووە ئاوا بنووسە، ئاوا نووسابێتی و ئەگەر تا ئەم دەقیقەیەش لای نەبردووە دلیلی ئەوەیە پێیان وتووە تۆ دەبێت دایبنی ڕای بگری و کارت ئەوە سەوەدابنی. ئاغای مەلا بەختیار خۆ سەرۆک کۆماری عێراق نییە، خۆ ڕئیسی حکوومەتی هەرێمی کوردستانیش نییە. چکارەیە معلوم نییە چکارەیە ئاغای مەلا بەختیار. ئاغای مەلا بەختیاری شتێت لە تەئیدە قسەکان جواب ئاغای موحتەدیە داتوە و داوا ئەکەم. خۆ بیسە معلوم نییە مەلا بەختیار قەرارە لە ئایندە بێت و سەرۆک کۆماری عێراق، قەرارە بێت و ڕئیس حکوومەت و هەرێمە کوردستان، نازانین. فەقەت دەزانین ئەوەی مەلا بەختیار نووساگێسی و ئەوەی عەبدوڵای موحتەدی نووساگێسی دەقیقەن سپای پاسداران دیکتەی کردە پێیان بۆ پێیانی وتکە ئەوە دابنێن. هەر کەسێک کە
بازی سیاسی بتوانێت بخوێنێتەوە هەر کەسێک کە بتوانێت دەست جمهوری ئیسلامی بخوێنێتەوە بەڕاحەتی شوێن دەسە ئەمانە دۆزێتەوە ئەگەر ڕامین تەواب بوایە و تەوبەی بکردایە وەکو حەبیبوڵڵا لەتیفی کەوتیان بەخشریاگە بە جەلالە تاڵەبانی وانە بوو ئەو ئاغا تەوبەی کردبوو بوو بە تەواب هاتن کردیتێکیشیان بۆ جەلالە تاڵەبانی سن ئەگەر تەوبەی بکردایە ئیستە لەبەر دەرزندان سنە فعالینە کۆمەڵگای مەدەنی پەتویان دانابوو پاڵکەوتە بوون دلیلی ئەوەسە تا ئیستە ڕامین نەوگەسە تەواب ئەنا فەورەن جمهوری ئیسلامی لە ژێر و بە جامعەی مەدەنی ئەیوت کابرا بووگە بە تەواب ئێستا ئێوە مەجالتان هەست بڕۆن لە دەری زندانی سنە چادر دابنێن و پاڵکەون بۆی بۆ لەبەر ئەوەی کە لە فەزای عمومی کوردستانە وا باوی بکەن کە ئێوە ئینسانهایەکی مفیدن ئینسانهایەکی شۆڕشگێڕن خەباتگێڕن و جمهوری ئیسلامی وادار بە پاشەکشەکەنەوە لە ڕاستیدا ئەمە وانیە جا بڕۆینە سەر ئینشاکەی ئاغای موحتەدی ئاغای موحتەدی جنابت لە ماجرای باڵاکایەتیە دوو پێشمەرگەی کۆمەڵەت فەوتاند و کەس نەیزانی چی لێهات باشە ئاغای موحتەدی تو ئەوەنە قسەت ئەی خوارد لای مەلا بەختیار و حکوومەتی حەلیمی کوردستان ئەو دوو پێشمەرگەی باڵاکایەتی بوو سەربەنیست بوون و کەس نازانێ وانەکوێ مەگەر تۆ هەر ئەوە نی ئەڕۆیتە دیوەخانی دانە بەدانیان هەر لە شووعی و سۆسیالیستەوە تا پارتی دموکراتی کوردستانی عێراق و دارودەسەیەکێتیوە دێ باشە تۆ بۆ ئەو دوو پێشمەرگەی باڵاکایەتی تەفەوتان و معلوم نەبوو کێ بوون و تەنانەت ناویان نهاتە دەرەوە باشە ئاغای موحتەدی تۆ ئەو دوو پێشمەرگەکە وا حەشت و شعبی گرتگنی و تۆ معلوم نییە بۆچی هەناردەکتن و تا ئێستا بێسەر و شوێن و کەس نازانێوانە کوێ تۆ کە وا دەست دەڕوا لە کوردستانی عێراق و بەرادرانی کوردستانی عێراقیش تێن بە پیرتەوە ئاوا وەکو مەلا بەختیار ئەی بۆ ناڕۆن ئەو دوو مناڵە بێرنە دەرەوە لە دەستی حەشت و شعبی ئاغای موحتەدی ئەو نامەی کە تۆ نووساکتە ئینگار کوێخای لادەیەک نووساگەسی بۆ کوێخایەکی تر من خۆ ئەزانم مەتنی ئەو نامەیەت پێ دیکتە کراوە پێیان وتووی وا بینووسە دەنا یا ئەقڵە دەدەستداوە یا بەڕاستی تێکەوتووی دەنا هیچ ئینسانێکی ئاقڵ لە مۆقیەتی تۆوە نامەیەکی وای نانووسە گەرەکتە بێژی چی تۆ لە ناو نامەکە بە عینوان ڕیشسپیەک گەورەی لادیەک گەورەی تایفەیەک تاقمەیەک خەریکی لە دیوەخانی 4-5 حیزبی کوردستانی عێراقەدەی کە ئەوان بڕۆن تکات بوو بکەن کە لە منداڵێکی یاخی و کاڵفام بگزەرن نەیکوژن مەوردە عتوفەتە ئیسلامی واقع بوێ ئەمە ئاغای مەلا بەختیار موساگیسی ئەگەریش قەرارە بیکوژن ئیستە مەیکوژن ئیستە باش نییە نیشتمان کوژیاگە و خوێن تەڕە و خەڵک چووڕێە و جارێ مەیکوژن و خۆش بە حاڵی خوێنێ کە شەوێکی بێتە ملاو با 2-3 ڕۆژ بڕوات و با مانگێ 2 مانگ بڕوات و 5-6 مانگ بڕوات و کەفنەکەی نیشتمان وشک بێت و ئەو جارە هەر کارێکەکە بیکەن تکایە دەست ڕامەگرن هەر ئیستە زوو ئاغای موحتەدی من نازانم بەڕاستی ئەوانەی لە پشتی تۆ ئەسڵ هاگرنە دەسەوە دەقیقەیە فکرەکەنەوە تۆکێی تۆ ئەسڵەن ئەو ئیتمینانەت هەست لە پشتەوە تۆ بە عینوانە سەرۆکت ئەو حیزبە سکرتێرە ئەو حیزبە تەکیەت پێ بکەن کە تۆ دفاعیان لێ بکەین پێشمەرگەکەی تۆ کەڕامین بێ لە دادگای سنا بە قازیەکە وتکیسی ئیستەیش کۆمەڵەم تۆ لە نامەکەتە لە حاکمیەتی جمهوری ئیسلامی و حکوومەت هەرێمی کوردستان ئەپارێتەوە حاکمیەتی جمهوری ئیسلامی بە مەشروع ئەزانێکی گیان ڕامین بسێنێت داوای لێکە حداقل ئیستا مەیسێنە ماوەیەکی تر بیسێنە باشە دەی بۆ جەمی ناکەی ئەو ئوردوگایەت ئەو کنارەوە بۆ کۆی ناکەیتەوە تۆ کە لەگەڵ جمهوری ئیسلامی سری تەزادە سیاسی هەست ئەو زۆری لە تۆ بیشترە و تۆ چاری نەکردگەوە ئەو خستێک تێ دەرەوە تۆ هیچ کێشەیەکی ماهیەتیت نییە تەکیە تۆ سیاسی تو سیاست مداری و دەرکەوا لەسەرا و ئەوانەی دەور و بەرت پێیان وایە دەروێشەکانی تو کۆیلەکان تو نۆکەرەکانە پێیان وایە تۆ فرژیری و سیاست سەر دەوێت و ئێمەمانە سیاست سەرمان ناوێتەوە
دەی تۆ ئەگەر سیاست سرت ئەوێتۆ ئەم نامەیە کە تۆ نووساکتە کام ئەهرومی قدرەت واتیا بۆ فشار هاوردن یعنی تۆ ئیستا بە من بێژە تۆ ئەگەر سیاست مدارێکی باشی هاتکی لە ڕێگەی سیاسی و پۆلیتیک بەی بە چه ئەهرومێکی فشار و خەریکی و کارەکە ئیسا ڕیش سپیگەری کردە ڕیشی سپی برگەسە دەری ماڵی مەلا بەختیار لە بەرامبەریە چی لە تۆ گەرەکە گەرە کەسی ئوردوگاکەت کۆکەیتەوە گەرە کەسی جمهوری ئیسلامی بە ڕسمیت بناسی گەرە کەسی هاوکاری تەکا بکەی گەرە کەسی چی بکەی یعنی ئاغای مۆحتەدی تۆ بەهاتایتا بدنووسیایە جمهوری ئیسلامی مەلا بەختیار حکوومەت هێرمی کوردستان من لە بەرامبەر ئازادکردنی گیانی ڕامینە ئەوە کەناراوەکەم داخست و ڕوویم تەواو کۆی یەکەمەوە ئوردوگا کۆکەمەوە کۆی ئەەکەمەوە کوڕە ئەیلامەکەن ئازادیکەن من نازانمەوە چه ئیسرارێکتان هەست زندانی ئەسیری جەنگی بکەنە زندانی سیاسی چه ئیسرارێکتان هەست ئێوە بۆچی ئەدەبیاتێک داگیرکەر بۆ میلەت و کورد دروستیەکە بەکاری ئەبن ئەم ئیسرارەی ئێوە چییە کە مەلا بەختیار بێژەم کوڕە ترازیاگە و نەیزانیگە و حاڵی نییە و توخوا و ئەتوفەتی ئیسلامی و خوایشتان لێکەم و قەیناکە و با تەنەوعی بێت و ڕۆحی کورد دەردار نەکەن و بوو ئێوە دقیقەن هەمان ئەدەبیات بەکارەوەن کە بۆتانی دروستەکەن چه ئیسرارێکتان هەست بیکەن بە زندانی سیاسی یعنی چی یعنی ئێوە تەکی داگیرکاری جمهوری ئیسلامیە هیچ کێشەیەکتان نییە جمهوری ئیسلامی مشکڵی هەست و ماف نادات و ئەگەر چواردانە مافتان پێبات ئەگەر سەر و قاچ لوخت بکەن ئەگەر کاف و کابراتان بۆ دروست بکاتەوە ئێوە تێنەوە هیچ مشکڵێکتان نییە حتمەن واسە ئەو قسانی ئێوە ئەمە ئەنوێنێ بە ئێمە مشکلەکەی ئێمە ئەمەسە ڕۆڵەهایەک وەکو ئەو ڕۆڵانەی کە ئەمڕۆ خەریکن بەها ئەدەن بە خوێنێکی خۆیان خانەوادەهایەک وەکو خانەوادەی حوسێن پەناهی کە خەریکن خوێنەدەن لەسەر هیچ خەریکن خوێنەدەن ئەگەر لە ڕێبازی توا خەریکن خوێنەدەن ڕێبازی تۆ هیچ نییە تەنانەت ئەم چواردێڕەی کە تۆ نووساکتە هیچ نییە ئاغاگیان بڕۆ سەیریکە بڕۆ بزانم ئەمەی تۆ چی لێ تێتە دەرەوە ئیقتیدارە سیاسی لێ تێتە دەرەوە ئەمەی تۆ دەسەڵاتی لێ تێتە دەرەوە ئەمەی تۆ ئینقلابیگەری لێ تێتە دەرەوە ئەمەی تۆ قارەمان پەروەری و مقاومەتی لێ تێتە دەرەوە ئەمەی تۆ چی لێ تێتە دەرەوە ئللا ئەوەی کە ئەوەی عاقڵ بێ ئەزانێ کە تۆ گفتمانت حیزبت وەکو ئەوانەی کوردستانە عێراق داردەست جمهوری ئیسلامین و جمهوری ئیسلامی ئەتان سوڕێنێ ئەگەر ڕامین ئەو ئەتفاقی بۆ کەوتکە ڕامین ترازیاگە و ڕامین بێ هەمانگی تۆ کاری کردگە ئای مۆحتەدی با بزانی قارەمانێتی پادزەهری خوێڕیەتیە قارەمانێتی پادزەهری خوێڕیەتیە بۆیە تۆ وەختی گەرەکتە مناڵی پەروەردە بکەی قارەمانی بۆ ئەخڵقێنی ئەمە لە دنیای غەربا لە ئێرانی شاهر واسە لە کوردستانی شاهر واسە تۆ کە مناڵێکت هەست ئەڕۆی مەسەڵەن ئەم قارەمانانەی کە هالیوود دروستی کردگە باتمەن و سپایدەرمەن و ئەمانەی کەوانە خزمەتی بەشەریەت و فیلمەکانیان هەست بۆ مناڵەکان ئەروسەکەکانیان ئەسینی مناڵەکانت لە لیستە ئینتزارە قارەمان بوونە دائنی کە ڕۆژی بوونە قارەمان لە ناو جامعە لەبەرەوەی قارەمانەتی پادزەهرە خوێڕیگەریە ئینسانە قارەمان ئینسانێکی معمولیە وەکو هەموو ئینسانەکانی تر بەڵام لە کاتێکا کە هیچ ئینسانی حاضر نییە کارێک بکات ئەو بە تەنیایی کارێکەکات و ئەو ئینسانە بۆیە پێشن قارەمان و لە هەموو جێگەیەکی دنیا سعیەکەن کە قارەمان دروستکەن خەڵکەکەیان چیرۆک لە قارەمانێتی تعریفکەنەوە و هەموو ئینسانێک لە لیستی ئینتزارا بێت لە لەحزەیەکا ببێ بە قارەمان بەڵام ئێوە خەریکن چی ئەکەن ئێوە مبارزە حتمەن ناکەن ئێوە حتمەن بنەمای ئەخلاقیتان نییە حتمەن بنەماهای ئەرزشیتان نییە و حتمەن هیچ سیستمێکتان نییە کە دفاع لە سیستمێکی ئەخلاقی ئەرزشی بکەن پس ئێوە لە لەحاظی جەوهەری و ماهیەتیەوە بەو نۆع زڵمەی کە لە ملەت کورد دەڕوات و لەو داگیرکاریە کریاگە هیچ مخالفەتێکتان نییە ئەینە ئەوانەی ڕەفیقتان لە کوردستانە عێراقا ئەینە خیاڵیان نییە خودیت توێکە نێچیروان بارزانی تێدێژە ڕێفراندۆممان کرد لەبەرەوەی دانووسان و گفتوگۆ بکەین بەو وقاحەتە بەو پڕڕوویە کەس نییە یەخەی پێ بگرێ بێژە ئاغاگیان تو چکاری تو دەڕیدەی سیاسی تو لەشفرۆش سیاسیت تو چکاری ئێمە خۆوتمان مەفهومە سەر بەخۆی فاسد مەکەن بڕۆن
لە کورسانی عێراقا سەربەخۆیی هیچ کەسێ تەکان نادایتر و ئەزانم مەساسەس ئاونەوات چوبیە بیخۆن ئەسم بەلایەنەوە مهم نییە بوو لەبەرەوەی مەسعودە بارزانی سەربەخۆیی کردگە ڕفراندۆمی کردگە کە ئەمانە بڕۆن گفتوگۆ بکەن تەکی بەغا ئێوە مانە نازانم لە کوێوە هاتکەن فکرەکەن فرە حاڵیتانە فکرەکەن فرە تێگەیگەن گەرەکتانە خۆتان موەجه بنوێنن بە جامعەی کوردستان هەر کەسێ تۆژی وجدانی بێ ئەوانەی جەنابە بخوێنێتەوە ڕووک سوور ئەزانێ ئەمە جمهوری ئیسلامی بە تۆی دیکتە کردگە سوور ئەزانێ مەلا بەختیار داوای کردگە لە تۆ وتکەسی ئەبەی مۆحتەدی ئەوە دابنێ ئەوە خۆیشم سۆ هاتێن بە بگیرتەوە کێ بە مەلا بەختیاری وتکە سپای پاسدارانی وتکە ئیستە گەرەکتانە چی بکەن مەرگە نیشتمان بەری بە ئێدامە ڕامین گرت گەرەکتانە بیکەن بە کریدیت بڕواتە گیرفانە دانە بەدانەتەن تۆ مەلا بەختیار و فعالینی جامعەی مەدەنی و ئەوانەی ڕیز و دروست لە دیۆکەوە ئێژی هێلکە کۆتریان شکانگەسە ناوی دەمیان وا کردگە خەریکن قساکەن ئێمە ورودمان کرد لە بەحسە ڕامین لەبەرەوەی وەزیفە ئینسانیمان بوو مەسائلە ئینسانی ئەینە کارە ئێمەس وتێنە ناوی بەڵام ئەوانە بوو تۆ بوو جەریانە تۆ بۆ ڕێبازە تۆ مەسڵ من فرە بیستمە کاورایژە ڕێبازە کۆمەڵە ڕێباز و کۆمەڵە یانێ تۆ ئاغای مۆحتەدی یانێ ئەو قسانەی تۆ کردکتە دابێ بێزەحمەت لەناو ئەو چوارخەتەی پەنجخەتەی جناب موساکتە ڕێبازە کۆمەڵە بوو من دەربێرە دابێ ئەوانەی کە بەتۆرە کولی خەریکن قساکەن بێن ئەو ڕێبازە دەربێرن بە ئێمە بێژن ژێ ڕێبازە کۆمەڵە کەواتە پەیام واقعی و ئەسڵی ئەمەسە ئەمانە بە هەموو تەلاشیانەوە خەریکن جامعەی کوردستان بەرەو جێگەی بوون ئەم جامعە هیچ چەشنە بەرپەرچێکی نەبێ لە بەرامبەر هەر نۆع کاولکاریەکە ئەمە لە هەموو جێگەیەکی دنیا تاقی کراوەتەوە وەختی ئێمە ئێژین زەهنیەتتان دەستکاریەکەن دەستکاری ئەکەن بۆتانی ئەخونجنن قسە ئەخەنە ناوی زێنتان ئیجادە نیازتان بۆ بکەن هەمووتان ئەوانەی کە لەگەڵ خوێندنە ئاشنا بن کەسێک بە ناوی ئێدوارد بەرنێرز ناسن خۆشکەزای فرۆید بوو ئێدوارد بەرنێرز ئەوە بوو لە ئەمریکا سیستەمە پرۆپاگاندای گۆڕی بۆ تەبلیغات بۆ بیزنسە گەورەکان و گۆڕین و مەنیپولێتکردن و گۆڕین زەهنیەت ئینسانەکان لە جامعەی ئەمریکا ئەمە بەرنامەیەکی تایبەتی هەیە و با بزانن ئەوە جمهوری ئیسلامی لە عێراق لە کوردستانە کردگێسی زۆر بەباشی کردگێسی با بزانن ئەوانەتان پێتان وایە خەریکن ژیانە شاری مۆدێڕنەکەن پێتان وایە زۆر 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 تێگەیشتوون ئەم زەهنیەتان بۆتان دروست کردووە ئەوانەی کە پێتان وایە ئەشی بڕۆنە مشاورەی ئزدواج بڕۆنە دەفاترە ڕەوانشناسی بڕۆنە ڕەوانکاوی ئەوانەتان فایلتان هەست ئەوانەتان دانە بەدانە مەراکزە ڕوویگن با بزانن لە کوردستانەوە لە هەموو ئێرانەوە جمهوری ئیسلامی تەواوی ئەوانەی کردگەسە فایل دانە بەدانەتان نەناسێت ئەگەر لەبیرتان بێ سایتی پێکنت وەختە خۆی دەرمەوردە ئەوەی کە چۆن داعش لە سووریە دەسەڵاتی کرد و کارهای ئەمنیەتی مەقالەیەکیدا دەرەوە بابزانن سازمان های ئەمنیەتی استخباراتی لە هەموو جێگەیەکی دنیا کاریان ئەوەسە بە تایبەتی لە نظامهای تۆتالیترا ئامارە ڕیز و دروشتە ئەفراد جامعە دەربێرن جاران فرە سەخت بوو بە مخبرم کارە بکەی سەخت بوو دانە بدانە خەڵکە کۆمەلگا بگری بیوە شەلاقی دەی ئەشکەنجەکەی معلوماتی لێ بکێشتە دەرەوە بەڵام فرە خۆشە تحتە ناوە تێگەیشت بوون و موەجه بوون و شاری بوون و مۆتێڕن بوون تەحسیل کردە بوون و باسەوات بوون و مەدرەکدار بوون خۆی بە پێی خۆی بڕاویزیتە ڕەوانکاو و ڕەوان دەرمان بگرێ پاڵبکەوێ لەسەری سەندەلیەکە ڕیز و دروشتە زندگی خۆی بە تەمامە نقاتە زەعف و حفرەهای وجودی تعریفکە کابرا فایلی کابی کاتە دەسەبینێتە اختیارە نەهاتهای ئەمنیەتی ئیستە نەهاتهای ئەمنیەتی جمهوری ئیسلامی بڕۆن ئەوە بەحسی یەکەن بۆتان فایل دانە بەداناییەوە هەست ئەزانێ لەکوێ کەی تەماع کردگەسە فڵانە کەس لەکوێ کەی دەسی دزی درێژ کردگە لەکوێ کەی خۆتە خراو کردگە لەکوێ کەی تەواوە خەلەهای دەرونی دەناسێ زەعفهای مشتەرەکە دەناسێ تەواوێمانە کریاگەسە فایل لە ئێوەوە جەمع کریاگەسەوە ئێوە فکرەکەن یەکشەوە بگونە قارەمان حاڵتان فرە خاسە تەکان ناخۆن فرە ژیر بووگن یەکشەوە کەشفتان کردگە عتوفەتە ئینسانیات کەسە سوراقتان یا زەهنیەتیان بۆ ئێوە دروست کردگە ئێمە تێنە سەر ئەمە ئاغای مۆحتەدی
وأمثال آغای مهتدی کە خەریکن ڕۆح قارەمانێتی ڕۆح شۆڕشگێڕی ئەکوژن خەریکن گشتێگەکەنە مەعاملەکەنە گاڵتجاری خەریکن ئینسانە قارەمان لەوس ئەکەن بیهودەی ئەکەن خەریکن کارە قارەمانەتی کەسێک تەواو دێن نەخوارەوە خەریکن ڕوتێکی سیاسی و جریانێکی سیاسی لەبینەوەن خەریکن ڕۆحیەی شۆڕشگێڕین ناو ملەتە کووردا لەبینەوەن خەریکن هەر چەشنە بەرپەرشدانەوەی بەرامبەر بە زوڵم و داگیرکاری لەبینەوەن ئێوە هیچ فەرقێکتان تەکە نەهاتای ئەمنیەتی ئێران نییە ئێوە هاوکاریانن ئاغاگیان خۆ ئەمەد نازانم شاخ و گوێی خۆنیە مردمام نازانم حاڵی ئەوێ من فەڕەنسەوی قسەکەم ئاڵمانی قسەکەم تو دقیقەن لەو مەسیرە حرەکەتەکەی کە جمهوری ئیسلامی گەرەکێسی کە دەوڵەتە ئێرانی گەرەکێسی تو دقیقەن هەمان شت بەرهەم ئەهێنی کە ئەوان هەدەفیانە ئێتۆ چ فەرقێکە دەستەکی نەهادهای دەسەڵاتە ئەوانە تو دقیقەن هەمان سەمەرە بە وجود تێری هەمان کارەکەی بە هەمان هەماهەنگیەکەی ئەمە کام ئەقڵیەتە تۆ بەرەو ئەوەی ئەوات تۆ حاڵیت بووگە تۆ سیاسیت ئێمە حاڵیمان نییە ئێمە مناڵین خامین تێناگەین ئێوە کەفتارە سیاسین ئەز واقع و دانوسان ئەکەین و لە سیاسەتا دۆستی حتا سەر نییە و دوژمنایەتی حتا سەر نییە کورە ئەمە مبارزە زەمە سیاست نییە و حاڵیتانە ئێوە بەناوە مبارزە هاتنە بەرەو لە هێز لە مەردەمە کوردستان هێستان کرد بەناوە مبارزە نە بەناوە سیاسەت و بربەرەکانی دەسەڵات ئێوە بوو بربەرەکانی دەسەڵات نەهاتن ئێوە کڵاوی گەورەتان یاسەرە خەڵکە کورد ئادرسەکەی ئێمەیدن خەڵکە کوردستان ئەم حیزبانە بەم کارنامانەوە کە هەیەنەوەی وە سەیریانەکەن ئەمانە بوو بربەرەکانی دەسەڵات هاتکن بوو مبارزە نەهاتکن دروزنن بەغایەت منافق و درۆزنن ئەویشە کارنامەکەیانە ئێوە ئەیوێنن بەس تەوەقعی مبارزە لەمانە مەکەن توقعی سەرکەوتووی و شۆڕشگێڕی و دروستکردنی ئینسانی قارەمان مەکەن یعنی ئێوە یەک دەفە ئینشای ئاغای مهتدی بخوێن و حاڵتان خراوەوەی واقعاً حاڵتان خراوەوەی نە ئیحساسی غورورەکەن نە ئیحساسی ئینسانیەتتان ئەجوڵێتەوە یعنی ئەوەندە ئەدەبیات ئاستی نزمە ئەوەندە وا لە خوارەوە نازانم بە چ ئەقڵێتی کۆماغا نووساگیسی خەڵک پێژی تو دڵسۆزی تو قارەمانە نەڕەفتارە کرد یا ئێژێ مەلا کەفتار مەلا بەختیار ئینسانێکی عاڵ بوو ئای مەلا بەختیار ئەگەر گەرەک تۆ کوردایەتیمان پێ بفرۆشیتۆ ڕۆحە ئینسانیتمان پێ بفرۆشیتۆ ئای مەلا بەختیار تۆ کە قسەت ئەڕوا لای سەرە کۆمارە ئێران کارێکی نەبوو سنوورەکەی لێدا بخەی کارێکی نەبوو چوار ئەهرومە اقتصادی بەکاربووی لە بەرامبەریا کارێکی نەبوو دوو باجی لێ بسێنی کارێکی نەبوو داوای لێ بکەی ئەمری پێ بکەی بژی ئەمەسە لە ئەهرومە سیاسی استفادەک ئەپاڕێیتەوە تۆ لە جمهوری ئیسلامی ئەپاڕێیتەوە باشە تو چه فەرقێک کە ئێستاکی فڵانە پیرەژناکە بپاڕێتەوە خەریکی کریدیت بۆ خۆت جەمەکەی ئاعتبار بە خۆت ئەدەی لە ڕێگە کەم خەرجەکەیوە ئەپاڕێتەوە لەبەر جمهوری ئیسلامی ئەیفرۆشیتەوە بە ئێمە ئەم کوڕە ترازیاگە و ئێوە بە عوتوفەتی ئیسلامی بیوەخشن دەیخۆ ئێمە پێمان وا بۆ ئای مەلا بەختیاردا ئەوەزید ئێژی جمهوری ئیسلامی بزانێت ڕامینی حوسێن پەناهی ئیعدام بکات خەڵکە کوردستان ئەمە فەرامۆش ناکات وە جواوە جمهوری ئیسلامی ئەداتەوە پێمان وا بوو واکەیتە ئاغایە مەلا بەختیار ڕووی ئەپاڕێتەوە بە عەبدوڵای مهتەدی جێژی بپاڕێرەوە و کریدیتەکە خەینە گیرفانمان ڕامین ئیعدام نەبوون وانییە خەڵکە کوردستان خاس حاڵیەسی ئەم وشو گوربەبازی ئێوە و ئەم مەلیجەکبازی ئێوە خەڵک حاڵیەسی بێچارە بەو میلەتەی کە ئێوە نوخبەگان و ڕەهبەرانی بن بەدبەخت ئەو ئینسانەسە کە لە پشت ئێوە پێشمەرگەس و دڵی بە ڕەهبەرایەتی ئێوە خۆشکردگە کە بەغایەت قەبارە بچووکن کە بەغایەت غورورە ئینسانە کورد ئەشکێنن ئێوە سەر ڕامینتان شۆڕ کرد کوڕێکی 22 ساڵە کوڕێکی 22 ساڵە لە زندانە سنا سەربەرزانە شۆڕشی لە کوردستانی ئێران بوجان گەسۆ ئێوە کەمتارە سیاسی دوای 80 ساڵ تەمەنتانەوە یەک لە دوای یەک خەریکن خفەت بۆ میلەتی کورد تۆمارەکەن سەرشۆڕی بۆ میلەتی کورد تۆمارەکەن بابا ئێوە خەریکن ئێمە حیزەکەن ئێمە حیز نەبووین ئێوە حیزتان کردگین
ئێوە تۆ ئاغای مۆحتەدی ترازیاگی تەبەحکار جمهوری ئیسلامی حەقیسی بدگرێت چون تۆش تەبەحکار و ترازیاگی لەو دوای ژەمە داواکەین لە جمهوری ئیسلامی بەر ئەساس عوتوفەتی ئیسلامی نەوکوژێت ئەم عەبەی مۆحتەدی یەکێ بیگری بیداتۆ دەستی جمهوری ئیسلامیەوە ئینسانە تەبەحکارە جنایەتکارە ترازیاگ لە جمهوری ئیسلامی ئێوە چه ئێسرارێکتان هەزڕامین بکەنە زندانی سیاسی جمهوری ئیسلامی مەگەر کێشەی کورد جمهوری ئیسلامیە دەوڵەتی ئێرانیە ئێوە بۆ واکەن بە مبارزاتی ئەم میلەتە ڕامین ئەسیری جەنگیە و جمهوری ئیسلامی بزانێت ئەسیری جەنگیمان لی بکوژێت نایەڵین یەک نەفەر لە خەڵکی سبیلی لە ناو خاکە کوردستان ئارام بگرێت چون ئەو ئەسیر کوژی ئەکات طبق کنوانسیۆنهای بەینولمەلەلیتەکە ئوسەرای جەنگی ئێمە بەرخوردەکە ئەگەر ئێوە بێلیاقەتن ئەگەر ئێوە قەبارە بچووکن نادانن وا ملەت و کورد ئەدەن بە کوشتن ئێمە ئەتوانین لە ڕۆڵەکانە خۆمان دفاعکەین ئەگەر ئێوە بەدەیان و بە هەزاران کوردتاندا بە کوشت و تا ئێستش نەتانتوانی مەفهومی ئەسیری شەڕ دیلی شەڕ بخەنە جێ ئێمە ئەمە ئەخەینە جێ ئێمە نایەڵین بە ڕۆڵەکانە کورد بێژن زندانیە سیاسی تۆ شەڕکەی ئەو بێژێ تەبەحکار و مفسد فی الئەرض تۆ شەڕکەی لەناو ئۆپۆزیسیۆنا بیکەیتۆ زندانیە سیاسی لێ دوا بێ لەبەری بپاڕێتەوە ئێمە ناڵین کاڵوا بکەین و ئێمە نایەڵین کەسێک بەناو مبارزاتە ملەت کورد غرور ملەت کورد بشکێنێت ئەگەر تۆ گەرەکتە بەم پیرەژن بازیە ڕامین نجات بەی بێ بڕۆ دەر ئوردوگاکە داخە پەیام بەهنێرە بۆ جمهوری ئیسلامی بێژە ئەوە ئەم کناراوەم داخست ڕامین ئازاد کە تا ئێمەش دوو سووتە بۆ لێ بێن بێژین باریکەڵە ئافەرین کارێ خاسە کرد تۆ ڕووی ئەپاڕیتەوە لەکوێ لە دیوەخانەکەی سۆشیالیست و شووعی و پارتی و یەکێتی کە مەلا بەختیار جواو باتۆ ئەویش بپاڕێتەوە لە بەڕێ سەرۆ کۆماری ئێران بپاڕێنەوە ئێوە نوێنەرانە ملەت کوردن کورە ڕۆڵەیەکی 22 ساڵە لە زندانە سنا سەدی وەکو ئێوە دێنێت بەم گشتە تومتوراق و قودرەت و پوڵ و ئەقڵتانە و دەسماڵتان گرکەسە دەسەوە ئەمن پێم وابوو بە قودرەت بە ئیقتدار کارەمانەتی سەربەرزی بۆ میلەتە کورتێنن لە قڕووگە ئەژدەها ڕامین دەرەکەن ئاغایێ مەلا بەختیار کوردایەتی ئەفریشی تۆ ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵاتبازی دەستی پێکرد کوڕی بدوتە 100 پاسداری جمهوری ئیسلامی گرمە گرەوگان لەم دەقیقە و جمهوری ئیسلامی بزانێ معاهدات نەما من تەشەنادەم حیزبی دموکرات و کۆمەڵە بۆ ناو خاکە کوردستانی ئێران و ئێران ناتوانێت بێتە ناوە تا ڕامین ئازاد نەکات بە ئیفتخار و بە غرور و تایە شەریفەی دایک ڕامین چۆکی دانەداگە بۆ جمهوری ئیسلامی ئێوە ئەڕۆن بە ناوە ڕەهبەرانی ملەت کورد ئەکەونە دەسماڵی ئەزدیبازی و ماستاوکردن بۆ ڕئیسە کۆمار ئیستا ئیعدامی مەکەن سوێ ئیعدامی بکەن تۆ داناوەشی بۆ کەنیشکەکەی خۆتیش وایەژی بۆ خۆتیش وایەژی دەیبا تۆ بگرین بدەینە دەسەوە کاکە خۆ بۆت ئەپاڕێنەوە تۆ ترازیاگی تەبەحکاری بەرامبەر بە حکوومەتی ئێرانیت ئەوە نییە تۆ ئەعترافی پێەکەی سەبارەت بە ڕامین لەسەر تۆ لەسەر حیزب تۆ لەسەر ڕێکخراوەی تۆ ڕوویگە تۆ وا بەرخوردی پێەکەی حکایەتەکەی ئێمە مەسە خەڵکی کوردستان ئێمە دەوروبەرمان محاسرە کریاگە کە بمان خەسێنن کە ئیرادەمان تیان نەهێڵن کورە کە ئینسانە قارەمانمان تیان نەهێڵن کە تۆ قارەمانیەتی نەبوو ئەبی بە خوێڕی کە تۆ قارەمانیەتی نەبوو ئەبی بە خوێڕی کاکەجان تەمامی ئەوانەی کە پێیان وایە بە هەڵگرتنە ئەسلحە و نگەهبانی دەرە توالت لەناو ئوردوگاکانە فرە مهمن و لە ئێمەمانان مهمترن دابا بڕۆن بێژن ڕەهبەرەکانیان دروست و حەساوی قسە بکەن ڕەهبەرەکانیان نەپاڕێنەوە وەکو پیرەژن نەکڕوزێنەوە ئەوانیش فەخرە ئەسلحەکەی دەرە توالەتیان بە ئێمەمانان نەفرۆشن ئێمە لەو پەڕە دنیاوە لە دنیای غەربەوە شوجاعانە بوێرانە دائەوەزینە سەر دانە بە دانەیان
وەنەزارات خۆمانێژین ڕوو لە خەڵک و کوردستان لە هیچ کەسێکیش باکمان نییە، لە هیچ تەهدیدێک و تەمەسخۆیەکیش ناترسین. مەسئولانەش لە بەرامبەر خەڵکە خۆمان نابێ سیاگین. دەبڕۆن نەگەهبانانە دەرە توالەت و نگەهبانانە ناوە مۆنیکا و ئەوانە بڕۆن بزانم خەریکی چین بۆ ڕەهبەرانە پاڕیاک لەبەرە دەسەڵاتە ئێرانی و دیوەخانەکانە کوردستانە عێراق. ئەم بەساتی کوردبازی و قارەمانبازی و حیزببازیتانە کۆکەنەوە، بەڕاستی کۆیکەنەوە، چون خەساری گەورە ئێوە داکتانە لەم بارزاتە ملەت و کورد. دەنا ئیستە لەناوە حیزبەکەی تووە ئای موحتەدی کۆمیتە مەرکەزیەکانە ئەیانگرت یان تۆ چکارێک قسەی واکەی تۆ کێی؟ تۆ ئەمەد لە کام پێگەوە دانیان لە پێگەی باوکانەوە ڕەهبەرێتی حیزب تۆ چکارێک قسەی واکەی بۆ قسەی واکەی؟ نا ئەیان هاوردی دەخوار و ئەیانە تو بۆ وا ڕەفتارەکەی. کەواتە ئێوە گشتان دەستان وا لە ناوی یەک کاسە، گشتان وا خەریکن بەرخوردەکەن. شەوتان شاد.